بەهۆی بوومەلەرزەکەی هەفتەی ڕابردوو کەرتی پەروەردە لە سنووری قەزای دەربەندیخان و بەشێک لە ناوچەکانی تری سەر بە پارێزگای سلێمانی پەکی کەوتووە. پەروەردەی سلێمانی ئاشکرای دەکات 200 بۆ 250 قوتابخانە زیانیان بەرکەوتووە، هێندێکیان ڕووخاون و چۆڵ کراون، لە ئێستاشدا پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. ئێمە بخۆی ئەمڕۆداوە نزیکەی 200 تا 250 قوتابخانەمان تووشی زەرەر بوون بە چەند ڕێژەیەکی جیاواز و چەند قوتابخانەمان چۆڵ کراوە و بەشێک قوتابخانەکانیش مەترسی ڕووخانی لەسەرە، بەشێک لە قوتابخانەکان چۆڵ کراون، بەشێکیان گواستراونەتەوە بۆ قوتابخانەکانی تریان تەنیشتی. یعنی بەم حاڵەتە چەندی قوتابخانەی 2 داوامی 3 داوامی ترمان بۆ دروست بوو. بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکانی تری سنووری پارێزگای سلێمانی و ڕێکخراوە نێودەوڵەتی و کۆمپانیاکان کۆبوونەوە بۆ ئەوەی بە هەمووان ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ نۆژەنکردنەوەی ئەو خوێندنگانەی بەهۆی زەمین لەرزەکەەوە زیانیان پێگەیشتووە. قایمقامی شارەزوریش دەڵێت بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانێکی زۆر بەر سنوورەکەیان گەیشتووە، بەتایبەت کەرتی پەروەردە. ئێمە وەکو قەزای شارەزور 68 قوتابخانەمان هەیە، بەڵام لە ڕووی بیناوە 45 بینامان هەیە، واتە نەقسێکی زۆرمان هەیە. ئەمە ژوای کردووە کە دەوام 2 داوامی دروست بێت لە زۆربەی خوێندنگاکاندا. قەزای شارەزور 21600 خوێندکاری هەیە، 2110 مامۆستاشمان هەیە. ئێمە لەم بوومەلەرزەیەدا ئەوەی زەرور بێ کە زەرور بێ و ئەو خوێندنگانەی کە پۆلێن کراوە و زەرەرمەند بووە، ئێمە چەند گوندێکمان لەسەر سنووری پەروەردەی شارەزور و قەزای شارەزورە. بە تایبەتی 2 خوێندنگامان لە ئەگەر بە دەرەجەیەکەم تەسنیفیکەین، چونکە خۆتان دەزانن خوێندن پرۆسەیەک نییە. ئێمە بتوانین وەکو بینایەکی حکومی تر چاوەڕێ بکەین 3 مانگی پێ بچێت. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی داوا لە خاوەن کۆمپانیا و سەرمایەدارەکان دەکات هاوکار بن لە دووبارە نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی سنووری دەربەندیخان و ناوچە زیان لێکەوتوەکان. دەژڵێت بڕێک هاوکاری بەدەستیان گەیشتووە، لەگەڵ کۆمپانیەکانیش قسە کراوە کە بە ماوەیەکی کەم دەستکەن بە دووبارە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان. ئەوەی لەبەردەستی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیایە، ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی بە شاهدی بەڕێوەبەری پەروەردەی قەزای دەربەندیخان و بەڕێز قایمقامی تەربیەی دەربەندیخان و قایمقامە بەڕێزەکانی تر زووتر هاتوونێتە سەر خەت و هەوڵماندا و مەبلەغێکی باش پارەیان بخێنە بەردەست بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەرکەن. داڕوخانی بەشێک لە قوتابخانەکان لە سنووری دەربەندیخان و سەید سادق و قەزای شارەزور بەهۆی زەمین لەرزەکەی چەند ڕۆژی ڕابردوو کەرتی پەروەردەی لەو ناوچانە تا ڕادەیەک پەخستووە. ڕێکخراوەکان و خەڵکی خێرخوازیش لە کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی زەمین لەرزەکە بەردەوامە و هەموو لایەک دەیانەوێت دووبارە ژیانێکی ئاسایی بۆ ئەو ناوچانە بگەڕێنەوە. ڕەمی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.